زیادکردنی نهێنی. کۆمپانیای چاوی گەشتیاری ئاگاداری بەڵێندەران و خاوەن پیشەکان دەکات کە بەشی دووەمی چالاکیەکانی پرۆژەی چاوی گەشتیاری دەدات بە کرێ بە زیادکردنی نهێنی. هەر کەسێک ئارەزومەندە دەتوانێت سەردانی ئۆفیسی کۆمپانیا بکات لە نهۆمی زەمینی بینای چاوی مۆڵ بۆ وەرگرتنی تەندەر. ئەو چالاکیانەی کە بەکرێ دەدرێت بۆ ماوەی 1 ساڵ: کابینەی گەشتیاری، ڕێستۆرانت، کافتریای وێستگەی سەرەتایی تەلەفریک، کافتریای وێستگەی کۆتایی تەلەفریک، کەپری گەشتیاری. تێبینی کرێی بیناو چالاکیەکان لە بەرواری 15 ڕۆژ پێشکردنەوەی پرۆژەکە ئەژمار دەکرێت. ئەو کەسەی کە ئارەزومەندە هەر چالاکیەک بەکرێ وەربگرێت ئەوە پێویستە سەردانی نووسینگەی کۆمپانیا بکات لە بینای چاوی مۆڵ نهۆمی زەمینی و وردەکاری و نەخشەی پێویست و فۆرم وەربگرێت و لە بەرواری دیاریکراودا بیگێڕێتەوە. ئەو کەسەی کە ئارەزومەندە بۆ بەکرێگرتنی هەر چالاکیەک پێویستە شارەزا بێت لە بوارەکەدا و پێشتر لەو کارەی ئەنجام دابێت. تەندەر بۆ ماوەی هەفتەیەک لە بەرواری 5/3 تا 12/3/2013 دابەش دەکرێت. دوابەروار بۆ گەڕانەوەی تەندەر 13/3/2013 کاتژمێر 10 بەیانیە. کاتی کردنەوەی تەندەر ڕۆژی 13/3/2013 کاتژمێر 2 پاژنیوەڕۆیە.